دوو جار بیر بکەرەوە بە سپۆنسەری گروپی کۆمپانیاکانی قەیوان، گروپی کۆمپانیاکانی خۆشناو. دەوترێت گەنجانی هەرێم بێزارن. ئێمەش دەپرسین هۆکاری بێزاری گەنجان چییە؟ حکوومەت بەرپرسە لە دابینکردنی هەلیکار یان هاوڵاتیان خۆیان ئامادە نین کار بکەن بە تایبەتی ئەو کارانەی کە دەوترێت لە کوردستان کەسانی بیانی دەیانکەن. تا چەندە جیاوازی چینایەتی لە نێوان گەنجان و هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا دروست بووە و دابەش بوون بەسەرەوانەیە وترێت ئەمانە گەنجانی هەژارن و ئەوانش گەنجانی خواپێداون. دوای باسی یەکەین مەبەستمان لە گەنجی خواپێدا و کێیە. حکوومەت پلانی هەیە، ئەگەر پلانی هەیە بوونی ئەو هەموو گەنجە بێکارە لە چیە و بۆ چیە گەڕێتەوە؟ ئەگەر پلانی نییە گەنجان ڕوو لەکوێ بکەن. ساڵانە هەزاران کەس لە زانکۆکان دەردەچن، جاران یەکەم و دووهەم و سێهەمەکان لە زانکۆ دامەزران کە وترێت لە ئێستا ژمارەیان یەکەم و دووەم و سێمەکانی پار نەک ئەم ساڵی شوکەوانەی ئەم ساڵیش ئەلان کران ژمارەیان ناگاتە هەزار کەس. حکوومەت نەیتوانیوە تەعینیان بکات. ئەمە چ جا بگاتە ئەوەی ئەو هەموو دەرچووی زانکۆ کە ژمارەیان زۆر زۆرە ساڵانە ژمارەکەش زیاترەکە تا ئێستا تەعین نەکراون. حکوومەت پلانی چییە؟ ئەمانە چی بکەن؟ ئەمە چ کاریگەریەک لەسەر داهاتووی زانکۆ داهانێ؟ وا ناکا کە خوێندکارێک بڵێت من ئەوەی پار و پێرار دانەمەزراوە یەکەم بووە، چ پێویستەکە من یەکەم بم؟ نەبوونی هەلی کار و کەم توانایی حکوومەت لالاکردنەوە لە گەنجان چ کاریگەریەکێ لەسەر کۆچی گەنجان کە لە ئێستادا دەوترێت وردە وردە لە حاڵەتەوە ئەبێت بە دیاردە. ئەزیزانم سڵاوتان لێبێت. من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پایتەختی هەرێمی کوردستانەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی دیکەی دووجار بیر بکەرەوە. ئەم بەرنامەیەش وەکو بەرنامەکانی دیکە بە میوانداری چوار بەڕێزە لە دەستە ڕاستم دکتۆر عارف حیتۆ بەڕێوەبەری گشتی دەسەبەری کۆمەڵایەتی و هەروەها نوێنەرایەتی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەکە لەسەر ئەم مێزەی کە ئێمە گفتوگوی لەکەین بەخێر بێ سەرچاوان. هەروەها مامۆستای من فەرید چالاکوانی مەدەنی ئەوەش بەخێر بێن سەرچاوان. لە دەستە چەپیشم شکریە خان، شکریە ئیسماعیل، ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان ئێوەش بەخێر بێن سەر و سەرچاومان. هەروەها دکتۆر خالید عومەر لە سلێمانیەوە هاتووە، ماندوو نەبیت و بەخێر بێ سەرچاوان. مامۆستای زانکۆم شەو لێرە حزوری هەیە و باسی ئەوە کات ئەوەی کە زانکۆ لە زانکۆکان ساڵانە چەندین کەس تەخەڕوجەکەن، یەکەمەکان تەعین ناکرێن، دوو ناکرێت، سێ ناکرێت، چ کاریگەریەکەیە هەمووتان بەخێر بێن. هەروەها جێی خۆیەتی بەخێراتنی تەواوی ئەو گەنجە جوان و ئەزیزانە بکەم کە پێم وا بێت پێوابوونیشی ناوێ هەروایە لە کەلار و گەرمیانەوە هاتوون و لە سنووری سلێمانی و شاری سلێمانی و حزوریان هێناوە و لە هەولێریشەوە هاتوون. ئێوەش بەخێر بێن سەر و سەرچاومان. ئەم شەو دڵنیام بە پرسیار و با دەنگدانەکەتان بەرنامەکە جوانتر و دەوڵەمەندتر و ڕێکوپێکترەکەن. بەخێر بێن سەرچاومان. ئەرک نەبێ کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن، تەنها دەستمەکەن بە دەنگدان تا من ئاگادارتانەکەمەوە. پرسیاری ئەم ئەڵقەیەی دووجار بیر بکەرەوە. کێ بەرپرسە لە زۆربوونی ڕێژەی بێکاری لە هەرێم؟ حکوومەت ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان، هاوڵاتی بۆی ڕوونکردنەوەیەک بم لەسەرم خاڵەیان، هاوڵاتی نەڵێ من نەمەوێیش بکەم، هیچ نییە دەستم کەوێت. خاڵێکەیە لایەنە بەرپرسەکان زۆر باسیەکەن و کەسانی شارەزاش لە بوارەکە زۆر ئاماژەی پێێن. ئەوترێت بۆ نمونە گەنجێک لە هەرێمی کوردستان ئامادەیەوە لە ڕابردوو شابینی ومانە بڕوا لە دەرەوە بۆ نمونە ئیشی قاپشتن بکە، بۆ نمونە ئیشێک بکات بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگە لەگەڵ مەبادی و لەگەڵ بڕواکانی یەک نەگرێتەوە، بەڵام ئامادە نییە میشە لە هەرێمی کوردستان بکە. هەر بۆیە کەسانی بیانیە هێنن، بۆیە هاوڵاتیمان داناوە. ئایا هاوڵاتی بەرپرس نییە کە ڕێژەی بێکاری زۆر بۆ چونکە هەموو کارێک ناکەن؟ ئەمەش مەسلەیەکە ئێمە ڕێی لەسەر نادەین و ڕەبتە بە ئێوەوە. و خاڵی سێم بڕیارم نەداوە فەرمون دەست بە دەنگدان بکەن. سی چرکەتانەیە. لە ئێستاە ڕاپرسی یەکەمە، واتە یەکەم ڕاپرسی لەسەر پرسیاری ئەم شەوی دووجار بیر بکەرەوە بەڕێوەچێت.
کاتمان کۆتایی هات دەستان خۆش بێت دکتۆر عارف وەکوەوەی جەنابتان بە شێوەیەکی فەرمی نوێنەرایەتی وەزارەتێکی حکوومەتەکەن لەسەر مێزە ئێوە بۆچی ئەگەڕێنەوە بۆچی ڕێژەی بێکاری لە زۆربوونایە یان ئەمە قسەیەکە وەکرێت ڕێژەی بێکاری لە زۆربوون نییە بەوەدەکە بە ئەو شێوەیە ناتوانین وەڵام بدەینەوە ئایا زۆر بووە یان کەم بووە شتەکان پێکەوە بەستراون ڕێژەی بێکاری جارێ یەکەمین شێت ئەبێ تعریفی بێکاری بکەین ئایا بێکاری چییە؟ بێکاری ئەوەیە کەسێک کاری لە دەستدا بێتن و بە دوای کارێک دەگەڕێتن و کار دەرفەتی کاری بوو نییە یان بێکاری ئەوەیە کابرایەک موچەیەکی لە حکوومەت نەبێتن یان بێکاری ئەوەیە کابرایەک تەخەڕجی کردووە و دوکانێکی هەیە یان مەزرعەیەکی گەورەی هەیە و لەوەی ئیشیش دەکاتن بەڵام دانە مەزرەوە لەسەر حکوومەت یان بێکاری ئەوەیە کە کابرایەک موچەی هەیە و چاودێری خێزانی هەیە و ئیشێکی دەکات و موچەکەی بەشی ئەو ناکاتن پلان دادەنڕێتن لە وەزارێک لە وەزارەتەکان پیسی بە 300 فەرمانبەری ئیشکەری هەیە و ئەو 300 فەرمانبەرە کە دادەمەزرێن ئێمە زیاتر لە 25 زانکۆمان هەیە کە زیاتر لە 25 زانکۆ لە 3 شار هەبێتن حتمما ڕێژەی پێت وایە زانکۆکان دکتۆر زۆر بە کورتی پێم بڵێ چونکە لەم بەشە کاتمان کەم بوو لە بەشەکانی تر کاتمان زۆرە بێ پێت وایە زانکۆکان بەشێکی سەرەکین لە زۆرکردنی ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان ناڵێن لە زۆرکردنی ڕێژەی بێکاری زانکۆکان ئەوەیە شەهادە تەوزیع دەکەن کابرایەکی شەهادەی بەکارەلیوسی یاسای هەبێن نایەتن وەکو کەلچەری خۆمان ئیشێکی خزمەتگوزاری بکاتن یان ئیشێک لە کەرتی تایبەت بکاتن یان ئەگەر ئیشێکی مەکتەبی نەوێتن ئیشێکی مەکتەبی بکات کێشەی سەرەکی ئەوەیە کەلچەری ئێمە گەنجی ئێمە ئیش بێژگە لە ئیشی مەکتەبی حەز لە هیچ ئیشی دیکە ناکاتن کەواتە تۆ پێت وایە بەشێکی بەرپرسیارەتەکەش دەکەوێتە ئەستۆی هاوڵاتی خۆی نەکەمووی هاوڵاتیە کەلچەرە دابوونەریتن حکوومەتە سپاس دەکەم مامۆستا هێمن ئەم شەو لە بەرنامەکە حزورت هەیە و پێش بەرنامەکەش ئاماژەت بەوەدا ینی ئەتەی وەکو نوێنەری گەنج لە بەرنامەکە دەرکەوی لێرە نەک نوێنەری ڕسمی وەکو گەنجێک گەنجان ئەوترێ بێزارن ئیشیان دەست ناکەوێت ئەوەتانێ وردە وردە وڵات بەجێ هێڵن بۆچی ئەگەڕێنیتەوە هەستەکەی ناحەقن لە کۆتایی قسەکانی دکتۆر دەست پێ دەکەم دیارە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لە هەموو ساڵەکان راپۆرتی تایبەت بەخۆی دەرکردو پێم سەیرە مامۆستا ئێستا لێرە کۆمەڵک راپۆرتی باس کرد کەوەی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەعلانی کردیا جیاوازیەکی زۆری هەبووە لە پێش هاتی داعش ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان 107 بووە ڕێژەی هەژاری لە هەرێمی کوردستان 3.5 بووە لە هەرێمی کوردستان و ئەو ڕێژە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە مامۆستا بەڕێوەبەری گشتێ لەوێ خۆی ئەعلانی کردووە و لەگەڵ هاتنی داعش ئەمن پێم وابووە ئەو ڕێژە زۆر لەوەی زیاتر بووە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە لە ماوەی ڕابردوژدا ئەعلانی کردی بە پشت بەستن بەو داتانی ئێستا لە بەردەستمەکە پێشترێش لە کێسێک لە کێسەکان کارم کردووە چونکە بە بەراورد لەگەڵ عێراق 104 دەبوو هەرێمی کوردستان 107 بووە و جیاوازێکی زۆری هەبووە بۆی ئەو داتانی کە مامۆستا ئێستا ئاماژەی پێکرد هەمان شێوە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لە ساڵی ڕابردوو ئاماژەی پێکردی پێش هاتی داعش و نەبوونی موچە ئەو 107 و 103.5 ڕێژەی هەژاری بۆ لە هەرێمی کوردستان و ئەوەی کە ئێستا لێرە لە کۆنفرانسی بانقی نێودەوڵەتی لە هەرێمی کوردستان کە راپۆرتی دەرکرد وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لەوێ ئاماژەیان بەوە کرد کە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی خۆی حزوری هەبووە ڕێژەی هەژاری لە هەرێمی کوردستان 112 بووە کە بانقی نێودەوڵەتی ئەعلانی کرد دیسان پێم سەیرە مامۆستا زۆرێک لە زۆرەکان داتایەک دەدا کە یعنی وەزارەتەکەی خۆی دەری کردو ئەوە خاڵەچەند خاڵی دووەمیان مامۆستا باسی لەوەی کرد ئێمە گە داتامان لە بەردەست نەبی نابێت قسە بکەین ئەگەر داتامان لە بەردەست نییە چۆن گەنجان تاوانبار دەکەن کە بڵێن گەنج کار ناکە گەنج کاری مەکتەبینە بینای کاتن کا داتایەکان چ داتایەکمان لەبەرسە من پێم وایە بەس بۆ ڕاز بکەمەوە بۆ ڕاز بکەمەوە پۆیت حوتەکە 6.7 نزیکی حوتەکە دەڵێن بە نزیکی حوت لە سەدا حفتەکەت گۆت بە خزمەتکەم بە باخسەکانی تاو لە هەرێمی کوردستان ئەوەی کە مامۆستا باسی کرد ئێستا دکتۆر باسی کرد لەسەر حکوومەت سێ لیڤڵ هەیە لیڤڵی یەکەم ئەوەیە کە لە حکوومەت فرسەتی ئیش دروستکە فرسەتی ئیش دروستکراوە لە هەرێمی کوردستان ئێستا باس دەکەین کە چەند کراوە بۆیە پەلەما چووکە کاتم بەرەو کۆتایی ڕۆژی ڕێگە و دووەم ئەگەر لە کەرتی حکومی پڕ بوو نەتواندرا ئەو کادری و توانە مرۆیانە وەرگین حکوومەت دەبی فرسەت دروستکە لە کەرتی تایبەت فرسەت دروستکە کۆمەڵ کۆمپانیا بینی و فرسەتی ئیش دەبۆ گەنج دروستکاتن خاڵی سێم ئەگەر هەردووچی نەتوانی بەدیلی سێم هەیە کە نمونەی کۆمەڵە وڵاتی سوسیال دەداتە گەنج کە ئەو گەنجە ئەم سێ خاڵی لە کوردستان کراوە لە هەرێمی کوردستان بەس تەنها بەتاڵە تەنها بەتاڵە مقنعە بووە و ڕێژەی لیڤڵی فەرمانبەر لەناو فەرمانگەکانی حکوومەت زیاد ئەوە باسێکی دوور و درێژە وترێت بۆ منە فەرمانگە هەیە
کارمەندەکانی بە مناوە بە وەزارەتی کشتتوکاڵ هیزم تازەچینی 17,000 مۆزەفی وەزارەتی کشتتوکاڵ و خاڵشتر دەمێ ئاماژە بە قسەکانی دکتۆر بکەم دکتۆر لێرە باسی کرد گلەی دەکات یعنی وەکومە گلەی دەکات کە زانکۆ دەبایە وا بکە حکومەت دەبایە بکە ئێوە حکومەتن بۆچی وە ناکەن یعنی ئێمە گلەی لێوە دەکەن ئێوە بۆچی گلەیەکە دەخەنەوە ساحیمە زۆر سپاس وەڵام هەیە بڵێ بەس وەڵامەکەت بۆ بەشی دووەم دابێت چونکە بێت بڵێ لە خزمەتام وەڵامەکەت هەڵگرە بۆ بەشی دووەم لە خزمەتام شکریە خان دووبارە بەخێر بێن ئێوە لە پەرلەمانن و ئەندامی لیژنەیەکی گرنگی وەکو لیژنەی پەروەردە و خوێندنی باڵان و هەمیشە گلەیەوەتان لێکرێت کە وەکو پێویست دەنگی هیچ نەبێ یەکەمەکان بۆ وەکو نمونەیەک بێنینەوە یەکەم و دووەم و سێمەکان نەگەێنراونەتە وەزارەت هەر وەڵام نادرێنەوە جارێ وترێ یەکەم تاعین نەکرێت جارێ وترێت تاعین ناکرێن جارێ وترێ وەژبەیەکتان تاعین نەکەین وەژبەیەکی ترتان دواتر تاعین قسەیان چیتان کردووە و ڕێی خۆش لەسەرەوەی وترێت لە هەرێمی کوردستان ڕێژەی بێکاری لە ئاستێکی مەترسیدادا بەنای خۆی گەورە میهرەبان سپاس بۆ ئەم دەرفەتە لە ڕاستیدا ئێمە وەکو لێژنەی پەروەردە و خوێنی باڵا نەک هەوڵمان نەداوە بەڵکو زۆر زۆر بە زیادەوە هەوڵمان داوە چونکە لە ڕاستیدا دیارە ئەوانە گیان لێنە بەڵێ یەک تۆز دەنگ بەرزکەیتەوە بۆی هەمویان گویان لێبێت بەڵێ لە ڕاستیدا ئێمە هەوڵێکی یەکجار زۆرمان داوە من بە هەموو قەنەعەتی خۆم و من وەکو ئەندامیشی ئەم لێژنەیە سەرڕای ئەوە کو لێژنە هەوڵی کۆم بە کۆمەڵ هەوڵمان داوە کو لێژنەی پەروەردە خوێنیم وەکو من بە تاچیش هەوڵێکی یەکجار زۆرم داوە چونکە بەڕاستی من قەنەعەتێکم هەیە یەکەم و دووەم و سێمەکان مافێکی سەرەتایی خۆیانەکە دابمەزرێن و من پێم وایە دانەمەزراندنی یەکەم و دووەم و سێمەکان لە ناوبردننی جیلێکە لە ناوبردننی هیوا و ئاواتی جیلێکە و لە کوشتنی هەوڵەکانتان بکوێ هەوڵەکانمان ئێمە بەردەوام لە هەوڵ بۆیە یعنی لەسرم خاڵا وەستم بڕواتە بێت زیاتر لە 12 نامم بواتوە لە یەکەمەکانەوە نوێنەرەکەیان تەلەفۆنی کردوڵێ زۆر نیگەرانین والله من کە ئەنەما بۆ خۆم کردومەوە لەبەرێ بە مافێکی سەرەتایی خۆیانی دەزانم من بە تایبەتی بانجی وەزیری خوێنی باڵامان کردووە هەر لە بیدایەتی ئەم ساڵە لە بیدایەتی ساڵ دەبرێتەکە لە مانجی 11/2014 بانجی وەزیری خوێنی باڵامان کردووە پێمان وتووە دامەزراندنی ئەم گەنجانە زەرورە چیتان پێڵێن ئەوان وەزیری خوێنی باڵە کێشەکە لە چییە ڕەنگە بەشێک لە خەڵک لەم کێشەکە تێنەگەیشت لە ساڵانی ڕابردوو ئەم سەلاحیەتی وەزیری خوێنی باڵا بوو بەڵام ئەمە ساڵێکە ئەم سەلاحیەتە لە وەزیری خوێنی باڵا سەندرایتەوە ئەنجومەنی وەزیران خۆی سەرپەرشتی ئەم پرۆسەیە دەکات من پێم وایە ئەمە ستەمێکە لە وەزارەتی خوێنی باڵا دەکرێت و پێم وایە خۆیان قبولیان کردو من پێم وایە حەق قبولی نەکا لەبەرەوە انتحارە بۆ وەزارەتی خوێنی باڵا لەبەرەوەی تۆ ئەم سەلاحیەتت نەبێت کەسانێک کە پێویستە کەسانێک کە زەرورە دایان بمەزرێنی ئەی تۆ چی تۆ بە قوتابی دەڵێ بخوێنە هەوڵ بدە بەڵام لە کۆتاییدا پاداشتێکت نییە بۆ ئەم قوتابیانە سپاس دەکەم شوکریە خان لەبەرەوەی ئەم بەشەمان ڕێگەت پێدەم بڕاتە بێ پێمەڵێن کاتم کۆتایی هاتووە ئەخە تۆ پرسیارێک لێکرد نەتێژ وەڵام ئەهێڵم وەڵام بیتەوە بەس بڵێ فەرموو نیو دقم پێ بدەیت یعنی یەک لە هەوڵەکانی ئێمە بەڕاستی خودی سەرۆکی ئەنجومەنی وەزیران هاتووە بۆ پەرلەمانی کوردستان من نامەیەکی تایبەتیم پێداوە بەس بۆ دامەزراندی ئەوان و خودی قوبات تاڵەبانی کە هاتۆتە ناو هۆلی پەرلەمان من بە تەنها چوومە قسەم لێکرد تکایە دامەزراندنی ئەو گەنجانە زۆر زەرورە چونکە دامەزراندنی ئەوان مانەی کوشتنی لە بەشی دووەم پێم بڵێ بزان وەڵام دراویتەوە یاننا دکتۆر من داوای لێبوردنت لە یەکەم لە بەشی دووهم کاتەکەت بە تاویزەکەم کاتی ئەم بەشە و کاتی خۆشە لەبەرەوەی هەندێک دوا کەوتین ئێستا کاتی ئەوەی هەواڵەکان بڕات لە خزمەتتا بم ئەزیزانم ناوەڕێک وەرەگرین و دوای ناوەڕەکە دێنەوە خزمەتە دووجار بیر بکەرەوە بە سپۆنسەری گروپی کۆمپانیاکانی قەیوان گروپی کۆمپانیاکانی خۆشناو دووجار بیر بکەرەوە لەگەڵ یادگار بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامی لە بەرنامەی دووجار بیر بکەرەوە تەوەری ئەم شەویشمان تایبەتە بە قسەکردن لەسەر بێکاری و بە تایبەت
گەنجانی بێکار و ئەوانەی لە زانکۆ دەرەچن و هیچ کارێکیان دەست ناکەوێت و دانامەزرێن بە شێوەیەکی گشتی قسە لەسەر ئەم خەڵا ناکەین. دکتۆر ببوورە دووبارە لە بەشی یەکەم کاتم نەبوو بۆی ڕای جەنابتان وەربگرم. ئێوە مامۆستایەکی زانکۆن و لە فەیسبوکەکە شتانەوە و تەنان گەشتۆتەوەی کتێبیشتان دەرکردووە لە زانکۆ لە نێوان ناو ناوەڕۆکدا زۆر خەمی دۆخەکەتانە. باشە منەمەوێت لەو خاڵەوەی ینی ساڵانە دەیان هەزار هیچ داتایەکت لایە ینی چەند کەس تەخەڕوجەکە زۆر زۆر لە زانکۆ تەخەڕوجەکە و دەرەچێت و لە ماڵەوە دانیش. ینی من هاوڕێم هەیە لەگەڵ منە تەخەڕوجی کردووە لە بەشێکی زانکۆ تا ئێستا تەعین نەکراوە و هەموو ساڵێکیش ئەو بەشە خوێندکار وەرەگرێت تا ئەم لەحزەیەش. قسەی جەناب. بەڵێ سەرەتا خۆی ئەبێ ئەو ئیشکالیەتە ڕاست بکرێتەوە کە پێوتێ استراتیژی حکوومەت بۆ زانکۆکان. یاین لە ئێستایە استراتیژی حکوومەت بۆ زانکۆکان تەنها ئەوەیە زانکۆی تازە بکاتەوە و تاک بەرەم بێنە بۆ کۆمەلگا. لە کاتێکا کە ئەم ژمارە زۆرە لە زانکۆکە هەیە لە کوردستانە کاتوامە بۆکو کارود 25 زانکۆ کە لە ڕاستی ئەتوانین 20 هەیە زیادەیە ئەو زانکۆ پێویستمان پێنی ئەمە لەلایەک. لەلایەکی تر ئەمێ ئاماژە بم بە ئەرکی زانکۆکان لێرە. ئەرکی زانکۆکان تەنها ئەوە نییە تاکی پسپۆ بەرهەم بێن. یعنی پێشەوەی تاکی پسپۆ بەرهەم بێ بۆ کۆمەلگا ئەرکی زانکۆ بریتێ لەوەی کە زانست و تەکنۆلۆژیا بەرهەم بێنێ یان معریفە بەرهەم بێنێ و دواتر گەشە بە زانست و تەکنۆلۆژیان گەشە بە معریفە بکە. ئەویش چۆن نەکرێ لە ڕێگەی هەماهەنگبوون لەگەڵ کەرتە جۆربەجۆرەکانی کۆمەلگا. ئەم تێکەڵاو بوونە ئەم هەماهەنگبوونە دوو کارەکە. یەک بەرزکردنەوەی ئاسی زانکۆ ئەمە لەلایەک، دوو دۆزینەوەی هەلی کار بە بەردەوامی بۆ ئەو کەسانی کە پیانە وترێ دەرچوو. لە ئێستا لەبەر ئەوەی کە ئەو پەیوەندیە نییە زانکۆکان زۆر بەسەر بەخۆ کارەکەن هیچ پەیوەندیان بە دەرەوە نییە بەردەوام تاکی پسپۆ بەرەمێ بەردەوام تاکی پسپۆ بەرەمێ ژمارەکە زیادەکە هەلی کار ژماری کار زیادەکە هەلی کار نازانێت جێگاکان پێویستیان بە چه اختصاسێک زیاتر. بەڵێ جاکە ژمارەی دەرچوو زیادی کرد هەلی کار دابەزی ڕێژەی بێکاری دروستە بیان ڕێژەی بەتاڵە دروستە بێم. ئەمە لەلایەک. لەلایەکی ترەوە بێگومان ئەمە هەمومان نەزانی وەکو جەنابی کاک عارف ێژوێتی مەرج نییە هەموو ئەوەی کە دەرچوو لە حکوومەتە یان بابڵین دەرچوو لە زانکۆ دابمەزێ. بەڵام گرنگە کە یعنی سیستمی حکومڕانی بە شێوەیەک بێ کە کەرتی تایبەت گەشە پێبا یان کەرتە جۆبەجۆرەکانی تر گەشە پێبا کە بەردەوام بتوانین ئەم تاکە پسپۆڕانە لە بابڵین ئیسیعاب بکە. پرسیارەکەی من بە دەقیقی ئەوەیە ئایا ئەبێت هەموو ئەوانەی لە زانکۆ دەرەچن حکوومەت دایان مەزرێنێ؟ وەکو دامەزرانی حکوومەت لە هیچ شوێنێکی دنیا نییە کە مەرج بێ حکوومەت دای مەزرێنێ. بەڵام لەسەر حکوومەت مەرجە کە ژینگە یان بابڵین پلانی حکوومەت مەرجە بە شێوەیەک بێ کە کەرتی تایبەت کەرتی حکومی کەرتە جۆبەجۆرەکان گەشە پێبا کە بتوانێت ئەم دەرچوانە. بەڵام ئەوەشمان بیر نەچێت ئەو بەڕێزانش و بینەرانیش بزانن کە ئێمە ژمارەی یەکجار زۆر لە زانکۆمانەیە کە پێویست ناکە. تۆ سەری کە بەشی وا هەیە لە بی زانکۆیە هەیە بەشی وا هەیە کە لەوانێت دەرەوەی زانکۆش نایەوێت لە بی زانکۆ زۆر زۆرە. تۆ ساڵانە ژمارەیەکی زۆر زەربی چواری کە بۆ باڵین پاش 4 ساڵ ئەبێت چەندێک تەخەڕوج ئەو بە زەربی 20 کە بۆ بی زانکۆ. ئەمە یەکجار زۆر ژمارەیەکی دکتۆر بۆچی هەندێک لەوانەی لە زانکۆ دەرەچن ئیشیان دەسەکەوێت بەشێکی زۆری نەیان ئیشیان دەست ناکەوێت ڕەبتی هەیە بەوەی بە ئاستی خوێندکارەکانەوە؟ بێگومان بەڵێ بێگومان ینی ئەوە شتێکی بەڵگەنەویسە کە خۆیەوە تەوەرێکی ترە کە ئەویش تەوەری تا چەندە زانکۆکان توانیوانە تاکی پسپۆڕی ئەکتیڤی کارا بەرهەم بێن بە شێوەیە کە بتوانێت لە بازاڕ زانکۆ هەندێک جارە وترێ کارگەیەکە هەندێک جارە وترێ کارگە نییە بۆ ئەوەی یەکێ چووە زانکۆ هیچی پێ نەبێت لاتە دەرەوە لە زانکۆ هەموو شتێکی پێبێ ئەی تاکەکە خۆی تاکە خۆش زۆر گرنگە ئەمە وەکو ئازم کردیم زانکۆ گرنگە کە بتوانێت تاکی پسپۆڕی کارای ئەکتیڤ بەرهەم بێنێ بەمەرجێ بتوانێت هەلی کار بۆ خۆی بدۆزێتەوە هەلی کاریش دروست بکە. لێرە بەسەراحەت دەڵێن بەداخەوە زانکۆکانی ئێمە لەو ئاسایانی کە بتوان ئەو تاکە پسپۆڕە کارایە دروست. دکتۆر بە کورتی ڕای خۆت دێمەلات بە چاوان بە کورتی ڕای خۆتم پێ بڵێ پار و پێرار یەکەمەکان دانەمەزراون یەکەم و دووەم و سێمەکان لە زانکۆ یەکەم و دووەم و سێمەکانی ئەم ساڵی زانکۆش ڕاگەیەندران ئەمە چ مەترسیەکی هەیە؟ وەڵا وەکو دیارجنابی شکری خانوانیش کاریان لەسەر کردووە کەمیش هەر هاوڕام لەگەڵەوەی کە یەکەمەکان دووەمەکان ئەگەر وەریژ نەگیرێنەوە بە شێوەی ئەو پێوترێ موعید بەڵام دەرفەتی ئاسانتریان بۆ بڕەسێ بۆی کە بتوان لە خوێنی باڵا وەربگیرن خێرا لە کاتێکە ئەگەر نەدابمەزرن لە دەرفەتی ئەویان هەبێ بێگومان ناومێد بوون ڕۆکات ئەو نەوەی کە با بڵێن ئەگەر بکرێ بڵێن بنەوەیەکی بەتوانە هەژمارەکرێن.
گەنج ناحەقەکە ناومێت بێ بەو شێوەیەگە بەو شێوەیە ماوەی ناومێدێکی لە خوێندن ناومێدکی لە کار بڵێ. زۆر سپاس. شکریە خان. بەڵێ من حەزەکەم ئاماژە بە دوو خاڵ بکەم بەپێی ئەو زانیاریانەی ئەو داتایە کە لای ئێمە لە 2014 100,000 بەرچووی زانکۆ و پەیمانگەکانەیە. ئێستامە لە هەرێمی کوردستان 15 زانکۆی ئەهلیمان هەیە و 13 زانکۆی حکومیمان هەیە، زائیدەن 2 دەستەشمان هەیە. هۆکار چییە؟ یعنی کە گەنجان ئێستا زۆرێکیان بێکارن و وەکاریان دەست ناکە. من پێم وایە لە 180 گوناه و تاوانەکە دەکرێتە ئەستۆی حکوومەت بۆ لەبەرەوەی حکوومەت بڵێ لەبەرەوە لە حکوومەت لە ئەساسەوە پلانی نەبووە. پلانەکە چۆن؟ یعنی سیر کە ئەگەر ئێمە سەیری هەندێک وڵات بکەین بە تایبەتی وڵاتە پێشکەوتۆکان ئەوان لە ئەساسەوە پلانیان هەیە هەر لە ئەلفۆ تایە. بۆ نمونە ئێستا ئێمە حکوومەت تووشی 3 کێشەی زۆر گەورە بووە. کێشەکان یەکێکیان ئەوەیە کە یەکەم بندیواری زۆرە بۆ چونکە خەڵکانێکی دامەزراندووە و کاریش ناکەن. ئەمە لەسەر محسوباتی حزب و خزم و برادراتی و ئەمانە. کێشەی تریشی ئەیش بەتاڵی مقنع. کێشەی تری هەیە کە ئێستا هەموو داو دەستگا حکومیەکان پڕ بووە لە فەرمانبەر لە کاتێکدا کە خەڵکانێک مافی خۆیانە دامەزرێن بەڵام حکومەت ناتوانێت دامەزرێن. بەڕێوەبەراتی وا هەبووە من ڕۆشتومەتە ژوورەکەوە 7 کەسی تیا بۆ لەگەڵ ڕێزم لەگەڵ حرمەتم 6یان خەریکی گڵۆبە ڕۆژە خواردن بووە یەک کەسە مویشەکانی ڕاپەڕاندووە. بەڵێ غورفە هەیە بەڕاستی پێویستی بەیەک مۆزەفەتی حەوتی تیادا هەیە. بەڵێ من حەز دەکەم لە ڕاستیدا حکومەت پلانەکەی دەبێت کە نەی بووە لە 23 ساڵی ڕابردوو دەبێت لە ئێستاوە چاچی بکاتەوە. ئێستاش کاتی پێویستە یەکێک لە پلانەکان بەڕاستی دەبێت کەرتی تایبەتی بەهێز بکرێت. ئێوە ئاگاتان لەوە هەیە کە دائیرە هەیە بۆ نمونە چەنەها وەزارەت هەیە چەنەها کەسی بندیواری هەیە چەنەها کەسی هەیە ئەڕوات دەوامەکات و هیچ ئەرکێکی نییە. بەڵێ ئێمە ئاگدارین و ڕاستە و خۆ ئەمەمان بە وەزیری دارایی وتوە لە ناو هۆڵی پەرلەمان بە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانمان وتووە کە ئەم کارەساتە هەیە. ئەوان دەڵێن بەڵێ هەیە دانی پێدادنێن بەڵام دەڵێن لەمە و دوا دەمانەوەی چاچی بکەین و چاکسازی بکەین. بەڵام لە ڕاستیدا ئێستا چێ بوویتە زەحیەی ئەم دۆخە گەنج بە تایبەتی بۆ بە زەحیەی ئەم دۆخە بۆیە بەڕاستی گەنج تووشی ناومێدی بووە. بەڵام من دەڵم نابی هەموو باجەکە گەنج بیدا هەموو باجەکە دەرچوانی زانکۆ پەیمانگەکان بیدەن بەلای کمیەوە دەبێ یەکەم و دۆم و سێمەکان دابمەزرێت لەبەرەوەی ئەو ژمارەی کە لەدەست ئێمە لە ساڵی پار ژمارەکە 1433 قوتابی بوو. ئێستا لەوانی هەر 1000 مابێت لەبەرەوەی هەیە لە شارێک لە شارەکانی کوردستان دامەزراوە بە بەڵگەوە. ڕەنگە وابێ من تۆ نابێ بە من بڵێ ڕەنگە وابێ ئەبێ تۆ بە من بڵێ وایە یاوانە. من ناتوانم بڕاستی ینی هەموو شتەکان ئەگەر خۆزگەشتی وە کە هەیە شتێکی وە بەڵگەیەکی وە هەیە بیدەنە دەستەکەتان دیژنەی پەروەردە خوێندنی باڵایە. بەڵێ ینی دەستکراون لەوەی لە هەر لەحزەیەکە بڕۆ سەردانی زانکۆ بکەن. بەڵێ لە هەر لەحزەیەکە داوای هەر داتایەک بکەن لە هەر کەسێک وە زانیاریەکانیش پارێزراو بێ ناوی کەسەکەش پارێزراو بێ ئەبێ زانیاریشتان باتێ. بەڵێ پەرلەمانتارن حەسانی خۆتانێ. بەڵام کەس ئەمەی بەمانەوتوە نوێنەری خەڵکن تۆ ڕەنگە بەشێک لەوانی دەنگیان بە تۆ یاوەز یەکەم و دووەم و سێمی زانکۆ بن. بەڵێ ئەم ئەرکە جێبەجێ کردووە یاکەم تەرخەم. من حەز دەکەم پێت بڵێم ئەمە ینی ڕەنگە شتێکە بی خەڵک پێی نەزانێ. ئێستا ساڵانە لە هەر وەزارەتێکە چەند کەس دەمرێ و چەند کەسیش خانەنیشین دەکرێت. کەچی ئێمە کە تەمەشا دەکەین هەر هەمان ژمارەی فەرمانبەری خۆیمە ئەمە بۆ لەبەر ئەو کەسی ڕێژەکە نەگۆڕە چۆن نەگۆڕە خۆ نابێ نەگۆڕ بێ دەبێت گۆڕاو بێ بەڵام کەسێ دەمرێ کەسێک یاخود خانەنیشین دەکرێت بەبێ ئەوەی کەس بزانێت لە ژێرەوە کەسێک لە جێگای ئەو دادنێت ڕەنگە ئەم یەکەمەژێکێک بێ لەمانە. گەنج ناحەقێتی بێهیوا بێ ئومێد بێ لە ئەمڕۆی کوردستانە لە ئەمڕۆی کوردستان نەخێر ناحەقی نییە بەڵام من هیوادارم کە ناومید نەبن بڵکو وریان بەرزتر بێ و هەوڵی زیاتر بدەن ورە بەکار و کردەوە و بەرهەم بەرزە بێتەوە تەنا بە قسە خۆتەزانی بەرز نابێتەوە ئەبێت بزانن شتێک ببینن بە بەرجەستەیی ڕوو ئەیاد لە ساڵحی ئەوانە بۆی وریان بەربێت وایە من پێم وایە بەڕاستی گەنجی ئەم بە تایبەتی ئەم جیلە گەنجی هەرێمی کوردستان ستەمی لێکراوە بەڵام ئەوان دەبێت لەمە ئازاتر بێن لەمە وەرە بەرزتر بێن دوا ڕۆژی خۆیان سپیکەنەوە. زۆر سپاس دەکەم دکتۆر پێشەوەی قسەکانت بکەیت. دکتۆر ئاماژەی بەوە داوتی گەنج ناحەقی نییە بێ هیوا بێت مامۆستایەکی زانکۆیە پرۆفیسۆرێکی یاریدەدەرە. شکریە خان ئەندامی پەرلەمانە نوێنەرایەتی کۆمەڵی خەڵکەکات وە لە مانە معنەوەکەی نوێنەرایەتی وڵاتیانەکە هەردووکیان دەڵێن گەنج ناحەقی نییە کە بێ هیوا بێت چونکە ستەمی لێکراوە هیچ شتێک لە بەرژەوەندی ئەو نەبووە. ئەوە چیتان کردووە؟ باشە جارێ باسی داتا دەکەم کە 6.7 کە مەسئولی ئەعلام وتیتی نزیکەی حوت
خۆی 6.7 لە وەزارەت داتاکانی وەزارەتی پلاندانە بەنسبەت ڕێژەی هەژاری خەڵی هەژاری کە 12% ئەمن خۆم ئەندام لەگەڵ بانکی دەولی ڕپۆرتەکان تا ئێستا تەواو نەبووە ئیشی لەسەر دەکەن بە پێی ستانداردی دەولی دەڵێن خەڵی هەژاری ئەبێ هەر شخص 79 دلاری خەرجیاتی هەبێتن لە دیراسەتدایە ئەو کاتەی کە بوو 12% ئەو کاتە حکوومەتیش پلانی خۆی دەدات و ئەو بانکی دەولیش بە بانکێشتی وەزارەتی پلاندانانەوە ئەو ئیشە بەردەوامە دەیکاتن ئەمن گیلەیم لە حکوومەت نەکردووە ئەمن وەڵامێکی ئەکادمی وەکو وەڵامەکانی کاک دکتۆر ئەگەر مامۆستا من لەگەڵ ما بێ وابزانم تۆ نەدوت گلەی لە حکوومەت کردو وتت وەکو من گلەیەکاویش ئەبد من وەکو تو گلەی ناکەم من دەڵێم بە شێوەیەکی ئەکادمی ئەبێ پێویستە کەسانی وەکو دکتۆر خالد بێن دیراسەی ئەو وەزع بکەن پێکەوە بەسترانی زانکۆ و حکوومەت و کارتی تایبەت و ئەوەنە هەمووان پێکەوە یەکتر تەواو دەکەن نەک هەموو وەکو ئێستا و ڕووی کاک دکتۆر داوتاوای کە بڵێت یان بێ ئومێد یان ناومێد ئەو بابەتە شیاوی پرسیاری داخراو نییە پرسیاری کراوەیە ئەبێ پرسیاری هەر لە قسەیان کرد زۆریان ود لەسەر بابەتەکە اینجا پرسیارم کرد یعنی کاری ئەو هەموو ڕایۆشکاری چی ئەگەر پێویست بە خەڵکەشی دەرێبوو بە سەتان ڕایۆشکار هەیە بە سەتان پسپۆر هەیە بە سەتان خەبیر هەیە معاشە خەڵکی دەرێوتم وەکو ڕێگی ئەو جەب ئەو بەرزە کە ڕێیەکی ئەکادیمیانەی وتوەخۆ ئەویش ناکەن هینە گوێکە ڕێی برادێک پێم باش بێتن براگیان بەنسبەت داتەکان ژمارەی بێکارانی تۆمارکراو لە هەرێمی کوردستان لە ساڵی 2014 6859 بێکار خۆی تۆمار کردووە لە لای ئێمە 6859 بێکار هەبووە لە هەرێمی کوردستان ئەوەی تۆمار کراون ئەوەی تۆمار کراون بە پێویستیمان بە دەرفەتی کار هەیە باشە 5558 دەرفەتی کاریان بوو دۆزراوەتەوە لەو 5558 تەنها 248 کەس ڕازی بوونە ئیش بکەن بڵێ چی 69 لە سەد هەر لەسەرەوەیان پێشەوەی لەسەرەوەیان بڕۆین وتت 6859 کەس داوای هەلیکاری کرد 5558 هەلیکاریان بۆ دۆزراوەتەوە چەند کەس هاتووە بەدەمیەوە 248 ئەمە چیمان بجا 248 ئەوانەی کە دامەزراون هەنە مثلا 69 لە سەد نەچوون بۆ سەرکار 7.5 لە سەد بەکارەکە ڕازی نەبوون وتی من لە مۆڵێک ئیش دەکەم دەمەوێت موچەیەکی زیاتر هەبێتن 6 لە سەد تەلەفۆنیان چەوت بوو گوتیاوە تەلەفۆنی من نییە کارەکان کاری شایستە بوون بڵێ کارەکان کاری شایستە بوون بە مرۆڤبوونی ئەو کەسانە کاری هەمەجوور بوون بە پێی هەر کەسێک بێت خۆی تۆمار بکاتن هەموو داتاکانی خۆی دەنووسێتن بڕوانامەی چیە شارازایی چی هەیە چی هەموو شتەکانی خۆی دەنووسێتن بە پێی ئەو فۆرمە ئێمە کاری بوو دەدەین کابراایان نەخوێندەوێر بێتن دکتۆر بە پێی داتاکانیەوە ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان لە زیادبوونە یا لە کەمبوونە ئێستا لەو ساڵە لە زیادبووندایە ڕێژەی بێکاری لە زیادبوون ئەمە مەترسی نییە خۆی مەترسیە بەڵام ئێمە کە وەزارەتەکەتان پلانی چییە؟ پلانی ئێمە ئەوترێ ماڵێک خێزانێکی بچوو پلانی نەبێ فەشەلێنێ لەسەر دوو ئەس پلانمان هەیە بەس ئەبێ گەنجانش هاوکەڕم پلانی یەکەم ئەوەیە هەلیکاریان بوو دەدۆزینەوە لە کاتی تایبەت ئەوە سێ شێوازی دۆزینەوە هەلیکارمان هەیە ئێمە یەک لیژنەکانی بەدواگەڕان بۆ هەلیکار و ناونووسکردن دوام سەتی کارمان هەیە سێەم هەر کرێکارێکی بیانی هەر کۆمپانیایەک تەنانەت کۆمپانیا نەوتیەکانیش ئەگەر داوای کرێکاری بیانی بکەن ئەبێ بوومەوەی 15 ڕۆژ ئەعلام بکەن لە دەستگایەکی ئەعلامی بیستراویان بینراو و اینجا لە جەریدەش ئەعلام بکەنەوە ئەگەر کەسێکی خۆماڵی هەبوو ئەو کاتە کەواتە ئەو کارانەی درێ بە کەسە بیانیەکان هەتا کوردێکە بێ نادرێ بە غیرە کوردێک بەڵام حتا کوردێک هەبێتن و بێتن و ئیش بکاتن نادرێ بە کەس بە پێوە خاڵی دیکە ئەوانەی کە دەیانەوێت فێرە پیشەیەک ببن ئێمە حەوت بەڕێوەبەتی ڕاهێنانی پیشەیەمان هەیە لە هەر ڕاهێنانی پیشەیەک 12 وەرشەی کارمان هەیە هەموو کاتێک ساڵ 12 مانگ بانگەواز دەکەین گەنجان ئەوەی کە بێوێ بێت و فێری ئیش بانگەواز دەکەن لە جەریدە لە تەلەڤیزیۆن لە ڕادیۆ لە تەلەڤیزیۆنە کردوتانە من vێژاوە هەر شوێنێک تەلەڤیزیۆنی خۆیە بوو نمونە لە سلێمانی لەوانە لە کورسات بیتن لەوانەیە ئەیتواگات ئەو ئیشی مدیرەکانە خۆ من بە مدیر ناڵم ئێلا فلان تەلەڤیزیۆن بەڵام من ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر هەڵام پێم بڵێن ڕۆژە لە ڕۆژانم بینی لە تەلەڤیزیۆنێکەوە بڵێ وەزارەتی کار و کاروباری ئەم پۆستانە ڕاگەن ئەمیشانە ئەم پیشانە من بە مدیر بڵێم ئێلا فلانە تەلەڤیزیۆن بیکە ناڵێم ئیلا فلانە تەلەڤیزیۆن دکتۆر خاڵەکەی منت بە وازحی وەرنەگرت ئەڵێم ڕۆژێک لە ڕۆژان لە تەلەڤیزیۆنێک نەمان بینی ئەگەر وایە
مامۆستا تۆ بینیوتە بە هیچ زۆرێک بجاوب او نزل نموت وبيدم تلفزيونك ديالك تلفزيون كاني روتانا بكاني تلفزيون كاني ما هم وصلي تلفزيونش لقلا اگر تشوف وصلي تلفزيونش بمندين فارش ددني كو ببلاشش ايوا بما ايمنا كاك لو انا تلفزيون ايوا جيران بيتن نه انتوني يمكن يك كيلو وكالك المهم اعلان دكريتن اما وقتی بەگرانی وەرزانیەوە نییە دکتۆر نەبینراوە خۆی ئێمە لە ماڵەوەدانە نوشین بە دیارە ناوتیەوە بەتەنە ئێمە تاقی کەناڵەکانەکەین لە ساڵی 2014 نقطه 8 خۆلی ڕاهێنانی پیشەیەمان کردووە 1427 خەڵک سوودمەند بووە ئەو خۆلی ڕاهێنانە بۆ ئەوەیە چونکە ئەو کەسێک کە دێتن بەشدار دەبێتن ئێمە حەقی هاتوچۆشی دەدەینێ و خۆلەکەش بەلاشی بۆی پێشکەش دەکەین لەسەر راستی کوردستان لەسەر راستی کوردستان نقطه 8 خۆلمان کردووە 1427 سوودمەند بوونە 41% نێر بوونە 59% زۆر سپاس دەکەم دکتۆر مامۆستای من وەکو لە قسەکانی دکتۆرا دەرەکەوێ ئەمان هەلی باشیان خستۆتە بەردەم گەنجان ئەڵێت هەتا ئەو یشانەیە درێ بە کەسێکی بیانی هەتا کوردێک بۆستێ نایدەن بە غەیرە کوردیە ئەی هەز ناکە ئێمە وەکو لە قسەکانی دکتۆرا دەرەکەوێت خەتای گەنجان و هاوڵاتیانە پرسیارەکە زۆر لە جێگای خۆیتی دیارە هەمومان متفقین لەسەرەوەی کە دکتۆریش باسی کرد ڕێژەی هەژاری بەڵەو بەرزبوونەوە دەچیتن هەمومان متفقین لەسەرەوەی کەواتە پلانی حکوومەت کارنامەی حکوومەت کارنامەچی لە کار کەوتووە لازمە لە هەر حکوومەتەکە پلانی لە کارکەوتو پلانی بەدیلی خۆی بخاتەگەڕ پلانی بەدیلی پلانی بی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا وجودی نییە بە شایەدی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا ئیعلانیەکرد لەسەر ئەو کارنامە قەدیمە دەڕواتن کە لە پەرلەمانی هەرێمی کوردستان سوندی پێ خواردیە بۆی ئەمن بە داتا باز دەکەم بەس تەنها زۆربەی لێرە گەنجانی زانکۆم با داتاکەمان لەسەر زانکۆبی لە ساڵی 2012-2013 من داتام لە بەدەستیە 29000 کەس تەخەڕوج کردی بە پەیمانگە و بزانکۆ لە ساڵی 2013-2014 30,000 کەس تەخەڕوجی کردیا طبعا ئەو ساڵ زۆر زیاتر بۆ چکە دکتۆریش باسی کرد دکتۆر خالید کۆمەڵک زانکۆی ئاهلی کرایتەوە تەنها لە 3 ساڵی ڕابردوودا 6,000 بێکار فرادرایتنە و بازار 6,000 بێکار لەبەوەی بەڵگەمان لە 3 ساڵی ڕابردوودا لەبەر بەڵگەمان هەیە 6,000 کەس بەڵگەمان هەیە لەبەر لەبەوەی 3 ساڵی ڕابردوو حکوومەت هەرێمی کوردستان ئەگەر بەواستە و بە بندیوار نەبیە کەسی تەعین نەکردی بە ئیعلان خۆتان شایە دەنوونیە کەواتە حکوومەت هەرێمی کوردستان لە 3 ساڵی ڕابردوودا تەنها لە ناو زانکۆ پەیمانگەکان 6,000 بێکاری فراداتی سەحە ئەو بە داتا خاڵێکی تر بەڕێزان باس لەوەی دەکەن کە گەنجانی هەرێمی کوردستان کار ناکەن بە بەڵگە بینەوە لە زۆربەی لە وڵاتەکان ئەگەر سیر بکەن ستاندردیان دانایە یعنی هەموو کەسێکی بیانی بۆنی هەموو کارێک لە دەوڵەتە بکە یعنی لە لوبنان کە کلتور و دابوونەریت و سیاسەتی زۆر بەمەدەچی لە سوید کە بەخۆم دەورەمە لێ هەبووە کەسی ئاوارە کە ئاوەڕەی موقەتن لە بۆنی هەموو کارێک بکە لەوەی ئەوترێت ئەمە بەنگلادیشیە و ئەمە عەرەبیشیاتۆ بە ئەکیدی ئەمەنانە باز دەکەم ئێستا بەداتا 1000 بەداشکاندنی شەکەم ملیۆنە و 830,000 ڕفیوجی و ئایدیپی لە هەرێمی کوردستان وجودی هەیە بێجگەلەوەرە با بەداتا باس یەکێکە تا هەتا من نەفێڵ لە خۆمان بکەین نەفێڵەوەش بکەینە کەسیش تۆمەتبار بکەین تەنها ئەو کۆمپانیانەی لە هەرێمی کوردستانە لە کەرتی تایبەت 18,000 کۆمپانی ناوخۆ هەیە 2820 کۆمپانیای بیانی هەیە تەنها ئەگەر لە کۆمپانیا ناوخۆکان ئەو 6,000 کەسە ئەگەر تەبان هەر کۆمپانیا مۆڵەتی پێدەدرێ ئیجازەی پێدەدرێ دەبی 3 ستافی هەبی محامیەکی هەبی مهندسەکی هەبی محاسبەکی هەبی تەنها ڕێژەی بێکاری ناو زانکۆکان حل دەکرا لە 18,000 کۆمپانیا ئێستا محامیش مۆدیلیەوە تۆ محامی کورد نەبێت بەڵێ ئێستا باسی دەکەین کەواتە حکوومەتی هەرێمی کوردستان کۆمپانیاکان حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیا ئەو کۆمپانیانە کە فرسەتی یەکسان و دەرفەتی یەکسان لە بۆ ئەو گەنجانە دروستکە کە لە ناو زانکۆکان هەیە یعنی تەنها لەسەر چ یعنی نمونە دەینەوە وەزارەتی پیشەسازی وەزارەتی نەوت هەمووی قۆڕ کردێت تەعیناتی و هەموو ئەو کارگە نەوتیانە کە هەرێمی کوردستان پشتی ڕاستەوخۆی و داهاتی ڕاستەخۆی لەسەر نەوتەوە کارگەکان زۆری فەرمانبەری نەوت لە نەوتەکان شەریکات نەوت کار دەکەن لەژێر دەستی خۆیەتی لێ ناگەڕ یەک کەس تەداخل بکاتن یعنی وەزارەتی کاروباری کۆمەڵاتی ئێستا مامۆستا لێرەیە لە بۆ یەک کەس تەعین کات لە شەریکەکی نەفت تەنها لە دەستە خۆی تەعین دەکات ئەویش بینیمان واستە و واستەکاری و کەسی نزیک و کۆمەڵێک لەو بابەتانە ئەم دەبێت ئاماژە بە یەکشت بکات زۆر بە کاتی قسەی و بەڕێزان ئاچی هەرێمی کوردستان هەموو کارێک دەکات گەنجی هەرێمی کوردستان هەموو کارێک دەکات لە بۆی پارەی وحدەی پێنیە ڕۆژێ لە ئیسکان و لە سەهۆڵەکەی یەک تەن گوڵە بە ڕۆژە بەس گوڵە بە ڕۆژە دەخورێتن ئەوە سەبەبەکە چیە بەڕێزان بێکاریە نەبوونی فرسەت پارەی وحدەی دەبی لە بابی وەرگری نەبوونی کار هەژاری ناعیلاجە چ بکە بەدیل اختیاری بەدیل هەڵبژێت بەر لەوەی لە زانکۆ تەخەڕوج بکات من بەخۆم وتراوە ینی خوێندکار هەبووە قوتابی هەبوو و توێتی خێزانم هەیە و 5,000 دیناریشم پێنیە دڵی پڕ بووە یعنی من نمونەیەکی بەسیتی لەسەر قسەی جەنابەت یەک داتایدی لەسەر قسەی مامۆستادەم ئەمە 11 هەرێمی کوردستان پلە تایبەتن 11 لە کۆی گشتی موچەخۆرانی هەرێمی کوردستان
کە 3 مانگە موچە نەدرا 189 مۆزەفی حکومی لەسەر هێڵی هەژارین با مامۆستا وەڵام داتۆ بڵێوانە چونکە 3 مانگ موچەی وەرنەگرت پەچی بازار کەوت کەس ئێستا ئەگەر ئاوارە چکە ڕاتە وەردەگری ئەگەر بازار بەگەر نەخا بازار ڕادۆستن کاگدریس فەرموو کورتی و پوتی قسەکانت بکە بەڵێ فەرموو ئەگەر ئەکتەبێت زۆر بە خێرات ئیمانە بەڕێزەکان دەکەم کاگیادگار سەرەتادا من دوو پرسیارمێ ئاراستی عرفی دەکەم یەکەمیان حکوومەت بەرپرسیار لە دابینکردن هەلی کار کە ئەمە شتێکی حاشا هەڵ نەگرا و من پێم وایە حکوومەت توانای نییە هەلی کار دابین بکات بۆ گەنجان گەنجی ئێمە 16 ساڵ دەخوێنێت بە زانکۆ تاو دەکات و حکوومەت لەسەری فەرزە کە دای بمەزرێنێت چ لە کەرتی تایبەتی و چ لە کەرتی گشتی ئەگەر ئەو گەنجەی کە تاو دەکاتن کەسە لە بەلایەنش دیاری کراو بێتن یاخود کەسێکی پڕدەست بناسێت لە کەرتی حکوومەت یا لە کەرتی تایبەت ئەوە وابزانم ڕێگەی بۆ ئاسان دەکەن و کە دای بمەزرێن لە هەر لایەک ئەو ئەش خەڵکی فەقیر چی بکات لە حاڵەتەدا ئەمەش وا دەکاتن گەنجان ڕوو لە دەرەوەی وڵات بکەن بەڵێ پرسیاری دووەمت و پرسیاری دووەمم مایکەکە لە دەمتەوە نزیکەی بۆی دەنگت بەواز بکات پرسیاری دووەمیان ئایا تاچەند حکوومەت فرسەی لۆ هەلی گەنج ڕەخساندیە و لە کەرتی تایبەت بۆ ئەوەی کار بکاتن و تێبینێت شم هێ لەسەر قسەکەی کە گوتی کەسانی خۆمایندا دەمەزرێن ئینجابیانێ باوەڕ ناکەم کەس جێ لەو شتە بوو بێتن تا ئێستاکە سپاس دەکەم کاکەدریس کەسانی کۆتایی کاتت کۆتاییە داوای لێبوردنەکەم با کاک ئەحمەد قسەکانی بکە هەر بژیت کاک ئەحمەد لە ڕیزی پێشەوە کاک ئەحمەد ئەرکتەبی هەستیتە سەر پێ سپاس بە خێرات نییە و میوانە بە ڕێزاناکەم دوو پرسیارمەیە بە کورتی پرسیارەکەم بۆ دکتۆرە ئایا زۆربوونی زانکۆکو لە پێشووە بۆ دکتۆر خالیدە و پرسیاریان بەڵێ وەکو لە پێشووە بەهۆی پرسی سیاسی و بانگەشێڵ بژاردنەوە لە زۆربەی شارەکان زانکۆ کرایەوە ئەمە هۆکارێک نەبوو بۆ کەمکردنەوەی توانستی زانکۆ بەهۆی تاکی ینی تاکێک بەرهەم بێنێ لە زانکۆیە کە دواتر پێویستی بەوە نەبێت کە حکوومەت ینی دای بمەزرێنێ پرسیارێکشم بۆ ئەو خاتونە پەرلەمانتارە ینی ئەو موچەی خانەنشینی کە زۆر باسی لێکرێ موچەی خانشینی پەرلەمانتاران ئەگەر موچەی خانشینی پەرلەمانتاران ئەم هەموو ساڵە ئەنی کۆی بکەیتەوە پێ دوانیە زۆربەی کێشەکانی گەنجانی پێچارە سەرەکرێ کە ئێوەی پەرلەمانتاران خۆتان بە نوێنەری خەڵکە زان و خۆتانیش بێدەنگ کردووە لە بەرامبەر ئەو موچە خانشینی کە بۆ پەرلەمان زۆر سپاس کاکە ئەحمەد کاکەڵوێست ئەرکتەبێ کاک ئەحمەد مایکەکە بڕوا بۆ لای کاک عەلی لە ڕیزی دووەم فەرموو کاکەڵوێست کاک یادگارە من پرسیارم نییە چکە پرسیارمە بیارێکەوە بە بیرڕای خۆی جواب دەداتەوە من لەوە مەسەلەیە بیر و ڕای خۆم هەیە باش ئەو گەنجانەی کە ئێستا بەرە ئەوروپا دەڕۆن کامیان دەتوانن پەنجەیان بڵندکەن بڵێن ئەمە پەنجەمان بە مەرەکەبی دەنگدان مۆر نەبووە کامیان پەنجەیان بە مرەکەبی دەنگدان مۆر نەبووە چێهانیان بە ئەو بڕوە ئەوە هەڵاتنە لە مەسوولیەت کاک یادگار ئەوان هەڵدێن لە ترسی ڕوخانی کۆشکە کە بەخۆیان بەردی بناغیاندانەیە لەوەی کە بەسەریاندا بڕوخێ هەڵدێن ئەوان هۆکارەکە لەکنە من نە هەوڵاتیان نە حکوومەت ئەوانە دەبی پێکەوە بەسترێتەوە ئەگە جیا بکرێنەوە هیچیان نینە ڕۆژێک لە ڕۆژان بە پێشمەرگەکانمان نەشاخ دەگوترا کوڕی میلەت بەڵام دوای راپەڕین و کە حکوومەت هات جیلێکی گەنجی تەمبەڵ بەڕێکە لە ئەوی مەسوولێتی خۆی هەموو بایەتە سەرشانی حکوومەتی لە کوڕی میلەتەوە گۆڕی بۆ باوکی میلەت لەوەی داواکاری لێ بکە لێرانەش بە عەقڵیەتی شەرقی ڕۆژهەڵاتی ناوەند دەچیتە ئەوروپا ئەو ئەڵمانیەتەوە ئەو دیموکراتی ئەوروپا بەدەستی هینایە دەچی لێوێن دەرپێی هەزم ناکرێت ئەو جارە دێتەوە ئێرە دەبیتە دوو کولتور دوو عەقڵیەت کاکە هەڵوێست زۆر سپاس بۆ چوونەکەت مایکەکە بچێتە لای کاک زانیار هەر لە ڕیزی دوای خۆتەوەی کاک عەلی فەرموو دەستخۆشیان بەنامەیە لەکەم کاک یادگار من پرسیارم بۆ کاک دکتۆر کاڵی هەلی کارەکانمان ئێمە بڵاو کردوێتەوە نازانم لەکوێ خۆتشەوە پرسیارێکی لەکوێ ئەم هەلی کارانتان بڵاو کردوێتەوە ئایا سایتی ئاوێزەکە ڕۆژانە چەندین هەلی کار بڵاوکاتەوە هی ئێوە تا ئێستا نەمازانیوە ئێوە سەرچاوی ڕاگەاندی خۆتان سایتەکەتانە کەچی من ینی ڕۆژ نییە سەردانینەکەم بێک هەلی کاریتیان نابینم بەداخەوە ئەو قسانش تا ڕادێک ومێدی پێباشیم کە ئاڵێ ئەوەنە هەلی کارمان دۆزێتەوە بۆ وانەی کە ناونووسکراون نامان تۆمارکراون بۆ من لێرە شۆ هەرداوا لەوە هەموو بیاکارەکەم کە بچن لە فەرمانگەکان خۆیان تۆمار بکەن بەشک و بۆ قسە بێ ئەو هەلوکارانیان بۆ بدۆزنەوە پرسیارێک ترشم بۆ ئەم دوو بەڕێزایە کە باسی زانکۆیە من نمونەی کۆلێژی کشتتوکاڵ لێنمە لە زانکۆی سلێمانی لە ماوەی 3 ساڵە زیاد لە 500 ئەوە نەخوێن من نامم بۆ هاتووە لە فەیسبوک ئەڵێ کاکە کۆلێژی کشتتوکاڵ داخن بەشی فەلسەفە داخن کەسیان تاین ناکرێت زیاد لە ینی بۆ ماوەی 3 ساڵە زیاد لە 500 ئەوەنە خریجی هەبووە تەنها 20 کەسیان دامەزراون هە 20یانش بە تەسکەی حزبی و 5 بەعکت دامەزراون ینی بەداخەوە ئەم کۆلێژە بێبەرهەمە بۆ 2 ساڵ ئایا بۆ ناکرێت بۆ 2 ساڵ بۆ 3 ساڵ سڕ کرێتەوەکو ئەم هەموو بێکاریە لە کۆمەڵگەیە بێتەوە سپاس کاک عەلی مایکەکە ئەرک نەبێ کاک عەلی بچێتە لای کاک ئیبراهیم
هەل لە ڕیزی دوای خۆتە پێم وابێت کاک دەیفەرموو تۆ پرسیارکار چۆنە کاتی کاک زانیار بوو ئێستا دێمەوە بەڵێ زۆر سپاس پرسیارێک بۆ بەڕێز نوێنەری وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی پرسیارەکەم کورتە بەس دەمەوێت لەوە دڵنیابمەوە ئایا چ ڕشوێنێکتان گرتوتە بەر بۆ ئەو گەنجانێک کە خوێندکارن تەواو دەکەن لە دوای کۆلێژ چ دڵنیاییەک هەیە دڵنیاییمان دەوێت بەڕاستی چکە قسەکان زۆرن بەڕاستی زۆر دووبار دڵنیایی هەلی کار بەڵێ ئێمە کە تەواو دەکەین بەڕاستی هیچ ئومێدێکمان نیە بەڕاستی ئێستا من قۆناغی سەی کۆلێژی یاسەم لە زانکۆی هیچ ئومێدێک نییە بەڕاستی دەمێ دڵنیامان بکەنەوە بەڕاستی زۆر سپاس زۆر سپاس کاکی براهیم کاک زانیار خۆشی بەرنامەکە و لە یەکەم بەڕاستی بەنامێکی پێویست بوو لەم کاتەیە مایکەکە بچێتە دواوە کاک پرسیارێک بۆ کاک عارف بۆ لای ئەوروپا کاک گۆران سیستەمی سۆشیال هەیە ئایا ئێوە وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هیچ بیرێکتان لەوە کردوتەوە شتێکی وا بۆم گەنجانە بکەن و کێشەیەکی تر لەم کۆمەلگایە ئەوەیە کە بەرپرسان دەن بە هەڵەکان و بێبەرنامەکانی خۆیان دەنێن زۆر سپاستانە زۆر سپاس ئەوی دووەمت بەرپرسان لەم وڵاتەیە دان بە کێشە و بێپلانی خۆیان نانێ زۆر سپاس مایکەکە بچێتە لای کاک گۆران فەرموو کاک جەناب کاکردی بووی گۆران کاک گۆران فەرموو با بچێتە لای کاکردی سەرەتا سوپاس بۆ دەرفەتە پرسیارەکەم بۆ شکوریە خان دەڵێتن بێشک کۆچکردنی گەنجان لە ئێستا و لە داهاتوودا کاریگەریەکی خراپی دەبێت بۆ نمونە بە فیرۆچوونی توانای گەنج و سوود وەرنەگرتن لە بەهرەکانی گەنج و لەگەڵ بە فیرۆچوونی توانای گەنج لە ڕووی سەربازیەوە کە لە ئێستادا سوودێکی زۆرمان بە گەنج هەیە و هەروە تێکچوونی زۆرینەی ژمارەی مێینا کە گەنج ئەگەر کۆچ بکات دەبێتە هۆی زۆرینەی ژمارەی مێینا لەناو ئەو کۆمەڵگایەوە دەبێتە هۆی تێکچوونی سیستەمی کۆمەڵایەتی واڕوونکردنەوە چیم هەبوو بە پرسیاری دوم لەسەر دکتۆر عارفی کە دەڵێتن لە ڕاگەیاندراوەکان هەلی کار ینی پێشکەش دەکرێتن هەتا ئێستا نەماندیتە و ئەگەر دیتی بیشمان چۆن چەند پێوەرەی هەیە دەبێت سێ زمان بزانێت کوردی عەرەبی ئینگلیزی تازە لە زانکۆ تەخەڕوجێکی پێ وترێت ئەبێ 5 ساڵ ئەزموونت هەبێت و هەروەها دەبیت ئەزمونت هەبی شارەزایت هەبی لەو بوارەی باشە ئەگەر تەڵەبەیەکی زانکۆ کە تەخەڕوج دەکات هیچ شارەزایەکی نییە بەو سیستەمە دواکەوتوی ئێستا کە لە زانکۆ تەخەڕوج دەکات هیچ لە زمانێک فێر نەبووە چۆن دەتوانێتن لە شەریکەکان کاکە گۆران کاک هەردی مایکەکەی کاک گۆران ئەرکرێ بێتە لای کاکتوانە لە ڕیزی پێشەوەی کاکتوانە فەرموو قسەکانە بکە کاک هەردی من وەک ئاوایلەکانی ساڵی 2023 بەڵێ هەر بۆی بینەری شاگەدار بێ کاکردی یەکێکە لە یەکەمەکانی ئەم ساڵ یا پار ساڵ ساڵ 2013 بەڵێ تا ئێستا چاوەڕێی ساڵی پار بەڵێ پار ساڵ ئێمە دوای کە ساڵێکە زیاتر لە ساڵێکە چاوەڕێ دامەزرانێکە ئێمە برێن کە ژمارمان تقریبا 1400 تەڵەبە بێ زۆربەی بەشە عیلمەکان دامەزراونەتەوە بخۆشیان دکتۆرە شکریە بخۆی باشتر ئەزانێتن داتاکان لێیە بەڵام بەس بەشە ئەدەبیەکان ماون ئێمە کە ژمارەمان تقریبا 420 نەفرێک دەبێتن بەشە ئەدەبیەکان تا ئێستا کەس وەڵامان ناداتەوە ئێمە تاکەی چاوەڕێ بین ئەوە خۆتان زانکوە 2015 تەخەڕوج 2015 هاتووە بسەرێ بەڵام تا ئێستا هیچ ئەوان هەڵوێستێکیان نەبووە سەبار بە دکتۆر عارفیش کە باسی ئەوە دەکاڵێ هەلی کارایە بەڵام بەداخۆ جێی شەرمە لەم کوردستانەکە هەر ئەژی بەخوا چونکە لە کوردستان کە ئەوایی لەم بە شەهادەوە بەوەی کە زمانش ئەزان ئینجا کرێکاری یەکەم دڵی چم بە کوردستانە خۆش بێت نازانێت تر ئەوان هەڵوێستیان چییە بۆ ئەم شتانە زۆر سپاس سپاس کاکردی گوێتان لێ بوو کاکردی یەکێکە لە یەکەمەکانی زانکۆ بۆ بژێوی ژیانی خەریکی کرێکاریە حکوومەت ئاگاد لەمەیە وەزیری خوێندنی باڵا کاک نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاگاد لەمەیە کاکتوانە فەرموو بەڵێ زۆر سپاس بە خێراتنی هەموو میوانەکان دەکەم لە قسەکانی هەموو میوانەکان بۆم دەرکەوت کە هاوڕان لەسەرەوەی کە زانکۆکان زۆرن لە کوردستان ئایا ئەگەر زانکۆکان کەم بکرێنەوە ئەو قوتابیانێک کە لە سەفی 6 دەردەچن و وەرناگیرێن چی بکەن ئایا هەر نابێت لە ماڵەوە دانیشتنیان ئەگەر ڕەبتی کەیتەوە بە بێکاری و هەلی کاروانە و بەڵێکەمان لەسەرەوەی چونکە ئەگەر استقلالیکەین تەنها بۆ بابەت چونکە ئەگەر وەرنەگیرن لە زانکۆ هەلی کاریان کەمە بێتەوە و یان ئەبێ لە ماڵەوە دانیشتن یان ئەبێ ڕوو لە دەرەوەی وڵات بکەن و ئینتیمایان بۆ وڵات کەمە بێت زۆر سپاس سپاس کاکەتوانە کاک کۆچەر مایکەکە بچێتە لای کاک کۆچەر و مایکەکەی دیکەش بچێتە لای کاک هاوکار فەرموو کاک کۆچەر پرسیارێکم لەو خاتونەوە ڕێزە هەیە وەکو ئاماژەت پێگرت 15 زانکۆی ئەهلی لە کوردستانە هەیە پێدوانی ئەوانە مەکینەی بەرهێمانانی گەنجی بێکارن لە کوردستانە
ئەگەر تۆش پێ دوایە و ئەڵێ دڵنیام ئەڵێ بەڵێ مەکینەی گەنجی بێکار بەڵام بۆیە وەکو ئەندامی پەرلەمانیان وەکو لیستێک لە پەرلەمانی کوردستانە وەکو فراکسیۆنی کۆمەڵ بوویەوە هەر ئەڵێن ئەوە هەڵی حکوومەتەکانی ڕابردووە هەڵی فلان حکوومەتەوە فلا فاشیلی حکوومەتەوە هی حزب حزباتی ئێوە خۆتان لە حکوومەت نازانن یان وەکو ئێستا چۆن ئاماژە تۆ شەم هەر بۆ خوا کردووە ئێمە نامانێت تۆ ئەندامی پەرلەمانی پێویستەکە بۆ خەڵک بیکەیت تۆ نزیکەی 18,000 دەنگی کوردستان بەدەستێناوە تازە ئەڵێ بۆ خوا کردومە وەکو حکوومەتەکە شۆکە خۆتان لە هەنگوێنەکە ئەخۆن ئەڵێن ئێوە بۆ خوا پێتان ئەڵێن ترشە مەی خۆن ئێ خۆتان بۆ لێ خۆن بۆ ئێمە لێ نەخۆن بۆ ئێمە دان نەمەزرین زۆر سپاس کاکە کۆچەر کاک هاوکار ئەو مایکەش بچێتە لای کاک دانا ئەرک نەبێ فەرموو کاک هاوکار بۆ بەڕێز دکتۆر باسی کار دەکات دەڵێ کار یەک بخۆم 15 سارە نەجاری سەختم 3 مانگ 4 مانگە دارم سەفت کردو یەک بزمارم نەکوتاوە باسی کاری سەکە لەو مەملەکەتەی گەنجەکە بڕوا دەسەڵاتی چی هەیە نەڕوایان بڕوە یعنی درێکی بەو مەملەکەتی خۆش بی وەکو ئوبرا بەڕێزم کە دەڵێ خوێندنم تەواو کرد و کەس حسابم بۆ ناکەن هەر خوێندنی تەواو نەکردووە یەکەمیش بووە باسی ئەوەی دەکات دەڵێ 5558 بورگەمانەیە کە ئیش و کارە بێتن لەو 558 کوهاش دانم بۆ حساب بکە باسی چیم بۆ دەکەی لەو مەملەکەتەکەم دڵم خۆش بوو و گەنجێک بێم لەکن جەنابەت بڵێم وەرە ئیشێکم بۆ بدۆزەوە نزیکترین بەرادەری خۆمەکە ئێستاکە چەند ڕۆژە بەدوای ئەوەی کە لە شەریکێکی نەفت دابمەزری کە حسابی بۆ ناکە کاکە باسی چی دەکەن لەو مەملەکەتە لەو مەملەکەتە کاتە کەسێک دێتن دەبدە سعات هەشت هەزارە پروپاگەندی دەبین لە تەلەڤیزیۆنەکان ئەوانەی کار بەدەستن دێ قسەی گەورەمان لۆ دەکەن دڵمان خۆش دەکەن کە سبرێژ دەخەوێ هەرستین تاکیدم کە خەو بووە من ئەوە دڵنیام کە خەو بووە یعنی زۆر سپاس کاکە هاوکار سپاس دەکەم کاک دانا مایکەکەی لایە ئەو مایکە بچێتە لای ئاڤان خان تەنها خاتوونی ناوم بەرنامەیە بەڵێ هیوادار مێناڕتی هەرەوە خەمخۆری گەنجان بی باشم پرسیارێکم لە بۆ نوێنەری وەزارەتە باشە من 16 ساڵە دەخوێنم ئەگەر هەتا ئێستا ئیشم بکردبایە وەقسم زۆر باش دەبوو ئەگەر پێتان ناکرێ دەژێ ئەو گەنجانەی ما ناتوانن ئەوش بکەن ئەو بیانەکان دەکەن باشە من 16 ساڵە خوێندیتم 16 ساڵ تەمەنی خۆم بەخشیە بە منهەجەکەی کە ئەنگۆ داتانێ ئەمن دەتانم پاشی 16 ساڵ بێومێت بم لەوەی بڕۆم کەناسی بکەم یاخود بڕۆم قاب و قاچاق بشۆم ئایا ئەمە هۆکار نییە بۆ کۆچکردنی گەنجان و بێئومێدبوونیان لەم وڵاتە سپاس دەکەم کاکە دانا مایکەکە بچێتە لای کاک بێستون فەرموو ئاڤان خان مایکەکە لاتە بەڵێ سپاس بۆ بەرنامەکە و منیش وەکو ئەو هاوڕێی تر یەکێکم لە دەرچوانی زانکۆ لە یەکەمەکانی زانکۆ دوای 18 ساڵ خوێندن 2 ساڵیش پێی مانگام خوێندووە بەڵام بەداخەوە ئەو ڕۆژەی کە ئێمە لە زانکۆ دەرچوین هیچ لایەنێکی بەرپرسیار لە حکوومەت یان هەر لایەنێکی تر ئەوانەی کە لە کاتی پروپاگەندەی هەڵبژاردن ئەم حکوومەتە حکوومەتێکی بنکە فراوانە هەموو حیزبەکانتیایە بەشدارن هەمویان لە کاتی بانگەشەی هەڵبژاردن باسی ئەوەیانە کرد کە هەلی کار بۆ گەنجان ئەڕاستێنین دەرچوانی زانکۆ باشترین بەرنامەیان بۆکەم من دوای 18 ساڵ لە خوێندن باسی ئەوەیانە کرد خەڵکی ماڵەوەش تەعینە بەڵێ تەنانەت ئەیانوت موچە بۆ کابانی ماڵی شەبڕینەوە بەڵام من کچێکم لەم تەمەنەیە تەنها دایک و باوکم پیرۆزباییان لێ کردم کە یەکەمی بەشەکەم بووم و لە زانکۆ لە یەکەمەکان بووم تەنانەت کەس دیارەکیشی پێشکەش نەکردین دوای ساڵێک چاڕوانی ئەمە لە 26/6 دەرچوین هەر ڕۆژە ئەندام پەرلەمانی قسێک ئەکا ئەندامێکی لە ژنەی دارایی قسێکەکە تەنانەت ساڵێک تێپەڕ بۆ بەسەر ئەو وادەی کە باز یاسایەکەیە لە وەزارەتی خوێنی باڵا ئەڵێ 2 ساڵ خزمەت هەبێت و دوای توانستیزە بەڵام ئەوە ساڵێک تێپەڕی ئێمەی دەرچووی زانکۆ پلانمان هەبوو هەوڵمان نات لە یەکەمەکانی زانکۆ بۆ ئەوەی پەشیمانی بەڵام یەکەم بیت من پەشیمان بەو مانایی نات خوێندکارێکی ئیهمال بوویتایە و نەتخوێندا یعنی هەستەکەی ڕەنجت بەباشوە هاوکاتم لەگەڵ هاوڕێیانەی ترم کە ئەوان زۆر بە ئاسایی ئەهاتن بۆ زانکۆ هیچ کات شەو نخوونیان ناکرد و هیچ قوربانیان نەئەدا بە کاتەکانیان وەکو من دەرچوون وەکو من دانیشتون لە ماڵەوە بەڵام ئێمە چەندین جار خۆپشاندان و چەندین هەڵوێستی مەدەنیانەمان بوو ئێمە بە حکومەتمان وت ئێمە پلانمان هەیە ئێوە پلانتان نییە من لە شکریەخانە پرسم لە پەرلەمانی کوردستان ئێمە چەند جار سەردانی ئەوانمان کرد هەر ئەڵێن ئێمە سەردانی وەزیری دارایی و ئەکەین و یان وەزیر هەر وەزارەتێکی تر کە هیچیان هەر جارێکێکیان جۆرە لێدوانێکە دەن هیچیان وەڵامێکی هینیان پێ نیە ڕۆن سپاس دەکەم ئاڤان خان کاک بێستون سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێەکەم دیارە من وەکو گەنجێکە لە سلێمانیەوە بەشداریم کردووە حەقی شەرعی هەموو گەنجانەیە هەرچی بڵێن بێکارن بێ ئیشن هەرچی شتێ بڵێ حەقیانە
کە ئێماڵین خەتای حکوومەتە حکوومەت بۆ خەتایەتی ئەوە مامۆستا عارف و ئەوە شکریەخان کە شکریەخان بەدەنگی دەنگدەران چوەتە پەرلەمان ئێمە کەلتوریەکمان هەیە نیان دەستکاری ئەم کەلتورەکەن ئەوان وەکو کاروباری کۆمەڵایەتی سەیرەکەی گەنجە زانکۆ تەواوەکات تاعین نابێ یا شتێ لە ماڵەوە دانیشێ بێ ئیشە گەنجێکیش کە شادەیەکی پێنیا خود کە شەشی ئامادەی تەواوەکە ئەچێ بۆ خۆی ئیشێکی سەربەخۆکات لە کۆمەلگای مەیاکە چێتە داوای ژنێ ئەڵێن شادەی نییە کە چێتە بازار ئەڵێن بێ شادێ لە ڕووی ئاستی عیلمی ئەو کەسەوانێ بە ئاستێکی نزم سەیری ئەکەن ئەمە کاکە بێستون زۆر بە کورتی بێت ئەگەر کاتم بی ئەمە بۆ برادران و بۆ ئەو کەسانە بەجێڵم کە لە حکوومەتان ئایا بۆچی ئەنجومەنی وەزیران هەستاوە بە لێسەندنەوەی ئەو دەسەڵاتە لە وەزیری خوێندنی باڵا ئایا ئەمە ئەوەنەی کە ئەم بابەتە سیاسیە ئەوەنە خەمی خەڵکیان هەیە زۆر سپاس دەکەم کاک دکتۆر دەخولەکمان ماوە بۆی وەڵامی هەموو پرسیارەکان بدرێنەوە کە لە جەنابتان کراوە تەنها وەڵامی پرسیارەکان یەکێک بیتەوە یەکێک بەس پرسیارەکان زۆربەی زۆری بوومێن تەوان گەنجە بەرزەکان گەنجە چاوگەشەکان ئەمێن چییە حساسە مایکەکەی بەنێ تکایە ئەو نقطەیە ئەڵێ زۆر حساسە نەگەیان بەڕاستی شەهادە لە وڵاتی وەکو پیشە وەرگیرایە کارەساتەکە لەوەیە یعنی کەس وەکو معریفی وەری نەگرتیە ئەم دەپرسم چیان دەرتوی زانکۆ لە بەشی ئیجتیماع کتێبەکی ئیسلاحی نووسیە زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم کاتم پێدای پێشتریش ببوورە زۆر سپاس فەرموو دکتۆر ببوورە تکایە کاتم پێدای هاوڕێگیان وام زانی کاتم پێ نەداوی پێشتریش کاتم پێدای فەرموو ئەمە نەقسەی قەبەتان بۆ دەکەم و وعدتان دەدەمێ وا دەکەین ئەمە دان پێدام وەکو برادێک گوتی دان نادەن دان پێدام کە ئێمە قەیرانمان هەیە دان پێدام 2 ساڵە تاینمان نەکردووە بەڵام ئێمە کێشەی قەیرانی داراییمان هەیە ئێمە شەڕی داعشمان هەیە ئێمە ململای ناوخۆیی هەیە تا کۆتایی ئەوە دەڵێ حکومەت توانایی نییە خەڵک دامەدرێت بەڕە واستە و واستەکاری ئاخر تا ئێستا لە هەموو ساڵێک ئیعلان دەکەن لە ساڵی 2013 لە هەر شارێکە لجنە لە محافظە لجنەی دامەزراندن هاتووە ئێڤجا حکوومەتی فەقیر چی بکاتن کە لجنەی دامەزراندن لە سلێمانی و هەولێر و دۆک و گەرمیان و سووران و ئەوانە بۆ حکوومەت بنێتن و تاین دەکرد لەسەر ئەو ئەساسە تاین دەبێتن نەک یەکێکی واستەواسەکاریە ئەگەر باسی ساڵەکانی پێشوو بکەن من نازانم وەکو ئەو بەڕێزەوت ئەم ساڵیش خەڵکە بۆ دامەزراوە لە زانکۆ و بە واستەش دامەزراوە لە شارەکان یاریمی ئاگادار نیمە بەڵێ ئەمە دەڵێتن من بڕوا ناکەم کە تەفزیلی خۆماڵی بکەن لەسەر تەفزیلی بیانی کاکێکیان هەر کەسێکی بڕوا نەکاتن با بفەرمێتن بێتن لە ساڵی 2007ەوە حتا ساڵی 2015 سەیری فایلی هەر کرێکارێکی بیانی بکە ئەگەر نسخەی جەریدەی لێ بڵاوکراوە تیان نەبوو ئەگەر وەصلی تەلەڤیزیۆن یان رادیۆ یان جەریدەی تیان نەبوو یەکسەر با بمانتە تا دەرکە هەر معاملەیەک ئەگەر وەصلی تیان نەبێتن هەیە ئەعلام کە بڵاوی کردوتەوە ئێمە ئەسڵن معاملەکەی نامەژین یەکێکە لە دوکیومنتەکان ئەبێ وەصلی ئەلامیشی تیابێ ئەبێ نسخەیەک لە جەریدەکەشی تیابێتن هاوڕێیان بۆی گوێمان لێبێت کە برادێک دەڵێتن دڵنیایمان بدەنێ یەکی وڵات لە ئەو دنیاە بەرینە لە ئەمریکاوە بگرێت تا دەگاتە نیپال کە دڵنیایی بە قوتابیەکانی زانکۆدا دەڵێت کە تەخەرج بۆ یەکسەر دادەمەدرم یان یەک وڵاتم ئەمریکا چ پێویستی بەوەیە بوو بدۆزانی بەم بەراوردەست ناکەین ئەمریکا پێویستی بەوەیە دڵنیایی بعد لە کاتێکە تەلەبەکان ئۆتۆماتیکیان دڵنیا کراوە تاعین نابن کاکێکیان ئێمە هەمووان نەموتووە تاعینەکرێن تاعین نابن تاعینەکان دێن هەلی کار هەیە لە کاتی تایبەتە لە کاتی گشتیا بە پێی وەڵامی پرسیارەکان بە پێداویستیە سیستەمی سوشال ئەوە ئیشی لەسەر دەکەن ئەوە ماوەیەکی درۆژدا لەگەڵ پەرلەمان و لەگەڵ بانکی دەوڵەتی و ئەوەی حتا دەگەنە شتێک بانکی دەوڵەتی نەبووان بینوە لەگە مەرجی زۆر ئەوە ڕاوڕێن کۆمنتەکانتان دەنگتان ناگات بەڕێزان هەم تەشویشێک لێرە دروستە بێت ینی تەرکیزیان ڕات کرد زۆر ڕاستەکە زۆر جار لە ئیعلانی هەلی کار مەرجی زۆر مەثلا زمانی ئینگلیزی بزانێ زمانی نازانم چی بزانێ عەرەبی بزانێ تەمەنی ئەوە نەبێ بچێ طبعا بەس ئەوە ئێستا یەک لامان کردوتەوە ئەو شوێنەی کە پێویستی بە زمان هەبێت بوونەوە ئوتێلێکی پێش ئەستا بیتن پێویستی بە زمان هەیە ئەوە بێژگە لەو ئەوەنە دیکە ئێمە قبول ناکەین ئەوە بنووسێتن ئەگەر هاتە لای ئێمە کابراش کۆمپانیایەکی نەوت ئەو ڕۆژە هاتووە هەندێک شوفێری وستووە لە دەرەوە دەویست لە هەند بێت ئێمە قبولمان نەکردووە وتمان کاکە ئەگەر شوفێری هیچ عەلمی پێ ناوێت کاتت کۆتایی
بە کورتی و پوختی وەڵامی ئەوانی تر بیتەوە بە برادێکدا ئەو بەڕێزەی تواناتان دەست خۆشی لێ دەکەم کە ئیش دەکەیت لە خۆت هینت هەیە هەرچەندە بەڕێز پێشکەشکاری زۆر تەعاتبی خۆی لەگەڵ تو من متعاطف نیم من گەنجێکی وڵاتەکەمە متعاطفیش بم لەگەڵ کەس ناحەقم ناگرێت ڕێزم هەیە بۆ هەموو یەکەمی زانکۆ یاڵێ خەریکی کرێکاری هەر کەسە کرێکاری بکات کرێکاریش کەس نەیوتووە کرێکاری عیبە ئەوە ئیش بەدیدی ئێبەوە شتێکی تکایە دکتۆر دێمەوە دەڵێتن چون کە ئیش نەبێت چۆن ئەوی وتی من 16 ساڵم خوێندووە کە ئیشێکی مەکتەبی شایستەی شاهدەی من نەبێ چۆن ڕوو لە خارج نەکەم کوچکردن باشە برادرانی ئێمە لە خارج چی ئیشێک دەکەن برادێکیش آخر ملاحظم برادێک قسەیەکی زۆر جوانی کرد کەلچەری ئێمە ئەوەی بیدات کە من وتم کەلچەری ئێمە زۆر جار اعتماد لەسەر شەهادە دەکات ئەگەر بێ ئیشیش بێ کابرایەکی دەوڵەمەندیش بێ شەهادەی نەبێتن کە دەچێت داخوازی کچێک دەکاتن دەدەنە خوددان شەهادە و باشی نمونەش قسەکانت بە کورتی و پوختی کاتم تەواو نزیک بۆتەوە لە کۆتایی فەرموو بەڕێزان ئەمە پێمان وایە بەڕاستی ئاخر پرسیار کراوە بێ وەڵامی بۆ وەرگرتمەوە هاوڕێیان تکایە کاتم نییە ببوورە فەرموو بەڕێزان دەمانەوێت یەک خاڵ لێ ڕاستکەینەوە کاتێک ئێمە قەزیەک دەخینە ڕوو لە دڵسۆزیمانە و شاردنەوەی کۆمەڵە قەزیە بەڕاستی خیانەتە لە میلەت ئەمە دەبی شتەکان هەموو خۆی بینین لە دوو عیلاتش دەکرێن یعنی ئێمە تەنها میکانزمەک نین لە بۆ بەدەرخستنی ئەو قەزیانی کە لە هەرێمی کوردستان هەیە یعنی ئێستا بە پێی راپۆرتی ڕێکخراوی ئابووری هەرێمی کوردستان چل قەیران بەس لە هەرێمی کوردستان وجودی هەیە ئێمە دەبێ باسی کەین و ئێمە نەیەکەم وڵاتی تووشی جەنگ دەبین و نەدوهەمین وڵاتی تووشی جەنگ دەبین و لە هەموو حکومەتەکانی دنیا کە تووشی جەنگەشی ناکەوت دەبن پرۆژه بەدیلی خۆیان پێشکەش دەکەن بەڵام حکومەتی هەرێمی کوردستان بەو کاتی دەتوانە مرۆیەکەمەی کایتی بەو دوو مچاوە دووبارانەی کایتان لە ئاسی و بەرپرسیارەتی دینەوە و نەتیجەکەش و بەردەوام نەتیجەی دووبارەیە و دەمەوێت لێرە خاڵەکان هەندێک پرسیار کرد لێرە ئاماژەی پێ بکەم من پێم وایە گەنج ئەوڕۆ گەنجێکی لۆکاڵی نییە یعنی نەزانی دنیا چ باسە بوویتە گەنجێکی جیهانی بەواسطەی بەستانی هەموو تۆڕە کۆمەڵایەتیە بۆیە گەنجیش مافی خۆیتی لە دوو خۆشگوزەرانی بگەڕێ چۆن بەرپرسەک ڤێلایەکی هەیە لە ئیسپانیەکی لە ئەمریکایەکی نازەم چێ لێرە دێتە تەلەڤیزیۆنی بازەوە دەکە خەڵک نەڕوا گەنج نەڕوا گەنج ضرورە لە دوو خۆشگوزەرانی بگەڕەوە فێرە ئەزمون دەبی فێرە زمانی جیاواز دەبی فێرە کەلچەر دەبی داهاتی سەر بەخۆی دەبی پشت بەخۆی دەبەستی و گەنج با بچی دنیای ببینی یابان یەک لە خاڵە سەرچەکانی کە بە پێشکەوت ئەو خاڵە بوو کە چوو دنیای دەرەی دی دنیای کردەوە 2000 ئەو توانە مرۆیانە دێن لە هەرێمی کوردستان بە گەردەخەنەوە و زمان دەزانن توانای مرۆی جیاواز دەزانن خاڵشتر دەمێ ئاخر شت دکتۆر بە ئاماژەی پێکرد لە هەموو وڵاتەکانی دنیاە ئاوارە وە کرێکاری بیانی ڕێی پێ نادری هەموو کارێک بکە کارەکان جیاواز کراوێتەوە ئەوەن دەکارە لە بۆی هەیە بیکاتن بەڵام لە هەرێمی کوردستان لە بۆی هەمووی شەکە کە لە بۆی هەمووی شەکە کرێکارێکی بیانی کە بەس ئەوەندە دەبێ ئەو شتە برێم داهاتی لە وڵاتەکەی خۆی بە 25 ڕقەخانیشی فێلا دەکرێت لە هەرێمی ئامادەی لێرە بە مانگانە بە 100 دلاریش بکاتن زۆر سپاس داهاتەکان جیاواز دێمە لای بەڵام پرسیاری کاک ئەحمەد لەسەر زۆربوونی زانکۆ و کاریگەریەکانی لە ڕاستی ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستانە کە هەیە ژماری 25 زانکۆ بۆ هەرێمێکی وها بچووک ئەگەر لە منە پرسی بە هەموو قەنەعاتێکمەوە کاڵم ئەو ژمارەیە زۆرە و بەشداریەکی فعلی ئەکات لە زۆربوونی بێکاری لە هەرێمی کوردستانە زۆربوونی زانکۆ کاتێک سوودی هەیە کە زانکۆکان لە یەک نەچن کە بەشەکان و پسپۆڕەکان لە یەک نەچن ئەوەی کە ئەبینێ ئێستا لە هەرێمی کوردستانە لە حکوومەتیەوە بۆ ئەهلی هەموو بەشەکان هاوشێوەی یەکترین لە هەندێکان تۆز لەوانەیە ئینگلیزی بێ لە هەندێکان لەوانەیە زمانەکە ئینگلیزی نەبێ پرسیاری کە کاک عەلی لێ کردم ئەوەی کۆلێجی کوشتوکاڵ کە وەزانبووتی 20 تاعین بووە لە ڕاستیە هیچ بەشێک ویان هیچ فاکڵتیەک هیچ کۆلێجێک لەسەر تاعین بوون پێوانە ناکرێت نابێ ئەو کۆلێجە دابخرێ لە بەرەوەی کە کەسی لێ تاعین نەبووە بەڵام نابێ ئەوەشمان لەیاد بچێت کە بەشێک لە ئەرکەکانی زانکۆکان ئەوەیە کە زمانی هەلی کار بکە بۆ دەرچۆکانی یان ئومێدی ئەوەیان پێبە کە پاش ئەوەی دەرچوون هەلی کاریان دەستکەوێ چونکە یەکێک لە وەزیفەکانی زانکۆ بریتێ لە پێگەیاندنی تاکی پسپۆر بۆ کۆمەلگا بەڵام وەزیفەی تریشی هەیە زانکۆ کە بریتێ لە کات چارەسەرکردنی کێشەکانی کۆمەلگا بەرەمێنانی معریفە کۆمەڵی کێشەی تریە لەبەرەوە هیچ بەشێ لە بەرەوەی کە کەسی لێ تعین نابێت لە کۆمەلگا کەسی لێدانا مەزرێن ناکرێت دابخرێ بەڵام بەڵێ هاوڕام لەگەڵ ئەوەیە کە پێویستە زانکۆ بە هەماهەنگی ئەم خاڵە زۆر ئەم خاڵە زۆمی مەکا یادگار زانکۆ بە هەماهەنگی لەگەڵ دەرەوەی زانکۆیە ئەگەر هاتوو بەم شێوەی کە ڕۆیشتوین و بەداخلیەوە لەو کاتانەی کە دۆخی ئابووری هەرێمی کوردستان لە حاڵێکی باشە بوو کار نەکراوە لەسەری بە معنایەکی تر ئەگەر بێت و
حکوومەت و وەزارەتی خوێنی باڵا استراتیجی خۆی نەگۆڕێ بۆ زانکۆ بۆ ئەوی تا چ ڕادێکتوانێت لەگەڵ دەرەوەی زانکۆ بە یەکا بچێ و هەمانگی بکە ئەم کێشەی بێکاری ڕۆژ بە ڕۆژ و لە زیادبوونە چونکە ئێمە خاوەنی ژمارەیەکی زۆرین لە زانکۆ کە پێویست ناکات بۆ هەرێمی کوردستان. شکریە خان دوو خولیکە وەڵامی پرسیارەکان ئێمە هەستمان بەو کەم و کورتیە گەورە کردووە لە ڕاستیدا لەگەر وەزیری خوێنی باڵا دانیشتوین و پێمان وتووە لەمە دوا دەبێ زانکۆی هیچ زانکۆیەک ڕێگای پێ نەدرێ بکرێتەوە ئیلا ڕانکیکەکەی لە 500 یەکەمەکان بیت چونکە زۆربەی زانکۆیەکان ئەهلیەکانی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە لە ڕانکیکی 17,000 و 18,000 و 20,000. ئێمە وەکو پەرلەمان بە تایبەتی وەکو لێژنەی پەروەردە و خوێنی باڵا بە ئەرچی خۆمان بە زیادەوە هەستاین وەکو پەرلەمان دەستمان کردووە بە ریفۆرم لە زۆر لایەنەوە بۆ نمونە لە سندوقی داهاتەکانی نەوت و گاز زۆر پێداگیریمان کرد لەگەوە کە بەشێک لە داهاتی نەوت و گاز دەبێت تەرخان بکرێت لە بۆ بێمەی کۆمەڵایەتی و بەشێکیش تەرخان بکرێت لە بۆ بەهێزکردنی کارتی کوشتوکار. بەڵێ زێگیرمان کرد کردومان بە یاسا ئەمە کاتەکەمان دیاری کردووە کە ئێستا 3 مانجی بەسەرداتی پەڕۆ دەبێت لە 3 مانجی داهاتوو جێبەجێ بکرێت چونکە پێویستی بە دامەزرانی دەستەیەکە ئەو دەوسە دامەزرە دەبی دەست بەکار بێ. ئەمە یەک خاڵیشتر سەبارەت بە لێژنەی تەندروستی ئێمە وەکو لێژنەی تەندروستی دەستمان کردو بە ریفۆرم لەگەر وەزیری تەندروستی یەکدەنگ و یەکڕاینا و چەندەها خەبیرمان هێنا و لە وڵاتانی دەرەوە ئێستا خەریکی بێمەی تەندروستی دادەنێن و سەبارەت بە چەند پرسیارێکیان کرد سەبارەت بە موچەی خانەنشینی پەرلەمانتاران 3 پرۆژه یاسا پێشکەش کراوە. من ئیمزام لەسەر هەر 3 پرۆژه یاسا کردەوە لە پێش ئێوە بەڵێن دەدەم من یەکەم کەس بم دەنگ لەسەرەوە دەم کە موچەی پەرلەمانتاران و پلە تایبەتیەکان و خانەنشینیان کەم بکرێتەوە بۆ ئەوەی هەڵی کار زۆرتر بۆ گەنجان بڕخسێ. دوو پرسیارمە وەڵام دەمەوە سەبارەت بە بەرنامەی سۆشیال ئێمە زۆر کارمان لەسەر ئەمە کردووە 8 پرۆژه یاسا پێشکەش کراوە. ئێستا ئەو پرۆژه یاسایانە سپاس بۆ دکتۆر خالید عومەر، سپاس بۆ شکوریە شێخانی، سپاس بۆ هێمن فەری، سپاس بۆ دکتۆر عارف حیتۆ. کۆنتڕۆلەکانتان ئامادە بکەن دەچین لای ڕاپرسی کۆتایی. کێ بەرپرسە لە دەست بە دەنگدان نەکەن ئەرک نەبێت، کێ بەرپرسە لە زۆربوونی ڕێژەی بێکاری لە هەرێم ئەمە ڕاپرسی کۆتایی ناوە مەڵخەیەیە. حکوومەت ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆلەکانتان هاوڵاتی ژمارە 2 بڕیارم نەداوە ژمارە 3 فەرموون دەست پێ بکەن. بەڵێ وەکو دەیبینن ئەمە ڕاپرسی کۆتایی ناوە مەڵخەی دووجار بیرکەرەوەیە. کێ بەرپرسە لە زۆربوونی ڕێژەی بێکاری لە هەرێم کەمتر لە 10 شرکەمان ماوە. بەڵێ لە ڕاپرسیەکەمەوە کۆبینن سەبارەت بەو پرسیارەی کێ بەرپرسە لە زۆربوونی ڕێژەی بێکاری لە هەرێم لە سەدا 91 ئەم بەڕێزانە کە گەنجن و خوێندکاری زانکۆ و پەیمانگان ئەڵێن حکوومەت بە ڕێژەی لە سەدا 90 گەڵێن حکوومەت بەرپرسە لە زۆربوونی ڕێژەی بێکاری 9 لە سەدەڵی هاوڵاتی بەرپرسە 0% بڕیاری نەداوە. ئەنجامی ڕاپرسی یەکەم لە ڕاپرسی یەکەمە لە 72% ئەڵێ حکوومەت بەرپرسە 11% ئەڵێ عفو هاوڵاتی بەرپرسە 17% بڕیاری نەداوە ئەرک نەبێت هەردوو ڕاپرسیەکە دەرکەوێت بۆی بەراوردیکەین. لە مەڵخەی دووجار بیرکەرەوە پرسیارەمان کرد بەرپرسە زۆربوونی ڕێژەی بێکاری لە هەرێم لە ڕاپرسی یەکەم 72% ئەڵێ حکوومەت لە ڕاپرسی دووهەم زیادی کردووە بۆ 91%. لە ڕاپرسی یەکەمە 11% ئەڵێ هاوڵاتی لە ڕاپرسی دووەم کەمی کردووە بۆ 9%. لە ڕاپرسی یەکەمە 17% بڕیاری نەداوە. لە ڕاپرسی دووەمە 0% بڕیاری داوە. بینەرانی ئەزیز سوپاس بۆ کاتێک کە بە ئێمەتان بەخشی تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم و ماڵتان ئاوادان. دووجار بیر بکەرەوە بە سپۆنسەری گروپی کۆمپانیەکانی قەیوان، گروپی کۆمپانیەکانی خۆشناو.